دارێک تاوانێکی کرد دەسەڵاتدارێکە مبتەدیعە داوا بۆ بیدعاکە چی بکەین لەو کاتەدا ئێمە ئینکاری بیدعاکەکەین ڕەدی بیدعاکە دەینەوە بەڵام بێ ئەوەی نابێ باسی خۆی بکەی فەرقەیە گەر مبتەدیعێک دەسەڵاتدارێک بێ فەرقی لەوەی بێ کەسێکی بێ دەسەڵات بێت دەسەڵاتدارەکە بێگەر باسی بۆ خۆی بکەین خەڵکی ئەوە نازانێ وردە و دەسەر کێشێ بۆ خروج قوربەسەری ئەنرێتەوە بەڵام ئەگەر دەسەڵاتدار نەبوو باسی خۆیەکەیت و وەلا کەرامە هیچ ڕێزێکی نییە بەڵام ئەگەر دەسەڵاتدار بوو وریا بە باسی بیدعاکە بکە بەڵام تەشهیری پێ مەکە وەکو زانایان باسی بیدعای خەڵقی قورئانیان نەکرد لە زمانی ئەو خەلیفانەی کە داوایان نەکرد بەڵام باسی خەلیفەیان ناکرد ئیمامی ئەحمەد باسی بشری مەریسی و ئەمانەیە کرد بەس باسی خەلیفەی ناکرد دوعای خێری بۆ خەلیفە کرد کە خەلیفە بووە سەبەبی ئەوەشی وا لەوان بکات ئەوانەی گەورە کرد بووە دوعای خێری بۆ خەلیفەگا کرد بەڵام ڕەدی بشری مەریسی و جەماعەتەکە ئێدایەوە جابێ ئەو شتە لێک بکەینەوە ئەگەر دەسەڵاتدارێک هەڵەیەکت تێدا بینی نابێ باسی بکە ئینکاری زینا بکە بۆ نە زینا بڵاوکاتەوە ئینکاری عەرە خواردن بکە فەرمیە ئینکاری ڕیبا بکە بەڵام بێ ئەوەی باسی ئەو کەسە بکەی کە ئەنجامی داوە وریابین ئەوەندەت بەسە لەو حاڵەتەدا لە ئینکاری تاوانەکان بکەی ئاگاداری لێ بکەیتەوە بێ ئەوەی بڵێ فڵان کەس وای کرد فڵانە حاکم وای کرد ئەوە مەکە ئەگەر زانی شەڕ و ئاژاوی لێکەوێتەوە غەیری